بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان پەرلەمانی عێراق دانیشتنەکانی خۆی بۆ دوای جەژنی ڕەمەزان دوادەخات ئەم دواقسنیم دانیشتانەی پەرلەمانی عێراق لە کاتێکدایە زۆرنەی پەرلەمانتارانی لایەنە کوردیەکان بەبێ مەرج گەڕانەتەوە بەغداد بەبێەوەی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت لە بەش یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری بەڕێز عادل نووری ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێ پرسە دەکەین دواترێک لە زانا ڕۆستایی مەسعود حەیدەر ئەندامانی پەرلەمانی عێراقیش لەگەڵمان دەبێت سەرەتا ڕاپۆرتێک دەبین. یەکێتی و پارتی یەکریزی کورد لە بەغداد لەت دەکەن ئێستا باسی ئەوە دەکرێت بەچوونەوەی یەکێتی و پارتی تاکلایەنە بۆ بەغداد کورد کارتێکی فشاری گرنگی لەدەست داوە. زانا ڕۆستایی پەرلەمانتاری کوردستان لە بەغدا جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کورد بەچوونەوەی فێڵێکی گەورەی لێکرا دەڵێت عێراقیەکان فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕانیان بەکارهێنا بۆ ویستی خۆیان. پێم ئەو فێڵێکی گەورە لە کورد کرا وەکو پەندە کوردەکەش دەڵێ ئەگەر جارێک فێڵیان لێکردی ئەو خوا بیانگرێ بەڵام ئەگەر جاری دوم فێڵیان لێکردی ئەو خوا بتگرێ ئەو سێ فراکسیۆنە بەڕێزە ڕێزمان هەیە بۆ هەڵوێستەکان بەڵام پێم وابوو لەگەر بەیاننامەی هەر پێنج فراکسیۆنەکە دەبواە پابندبارە بە بەیاننامەکەی خۆیان دەبواە بەر لەوەی بگەڕێنەوە کۆمەڵێک لە داواکاریەکانی کورد جێبەجێبانە ئەو جاگەڕابینەوە کورد تەنها بۆ تاوکردنی ژمارە بوو ژمارەکەش پێ تاو نەکرا و ناگەڕێنەوە بۆ بەغدا تا بەشێک لەو داخوازیانە جێبەجێ بن و ئەگەر گەڕاینەوەش ئەوە دوا فراکسیۆن دەبین کە بگەڕێنەوە بۆ پەرلەمانی بەغدا دەبواە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان نەچووبایە بەغدا یان دوا فراکسیۆن بە بچێتەوە بەغدا لە هەمووان زیاتر پێداژیری کردبایە لەسەر داواکاری و مەرزەکانی کورد لەبەر ئەوەی ئێستا ئەوان ئاڵا هەرگری ڕیفراندۆم و هەنگاونانن بەرەو سەر بەخۆی و ئەم دروشمە زۆر بە گوێگراندا ئەدەنەوە. بە پێی زانیاریەکان لەژێر فشاری ئەمریکیەکان و لایەنە عێراقیەکان یەکێتی و پارتی بێگەڕانەوە بۆ ڕای کۆیلایەنەکان بەڵێنی گەڕانەوەیان بۆ بەغداد داوە ئەوەش لە کاتێکدایە کورد هیچ مەرجێکی جێبەجێ نەکرا کە پێشتر خۆیان ڕایان گەیاندبوو ئەگەر مەرجمان جێبەجێ نەکرێت ناگەڕێنەوە بەغداد بۆیە کورد ئەم جارش بێ دەستکەوت گەڕایەوە بندەستی عێراق. چاودێرێکی سیاسی باس لەوە دەکات یەکێتی و پارتی لەژێر فشاری هەرێمی و نێودەوڵەتیدان و بڕیاری سیاسی لە دەستی خۆیان نییە بۆیەش گەڕانەوە بەغدا تا پۆست و پارەی زیاتر بەدەست بهێنن. ئەوەی کە کورد زۆر شانازی پێوە کردووە بووە کە لە بەغدا یەک ڕیزە لە ماوەی 2023 بە دووەوە تا ئێستا بەڵام بەداخەوە ئەو یەک ڕیزیەش بەهۆی یەک ڕیز نەبوونی ناوماڵی کوردەوە وردە ئەو حاڵەتانەی کە لە کوردستان یعنی دروست بوون دەسەڵاتدارانی کوردستان بڕیاری خۆیان بەدەست خۆیان نییە ئەوە بوو لە تەشکیلکردنی حکوومەتی عەبادیشە بەبێ ئەوەی کە عەبادی هیچ پرسێ بە کوردکە و هیچ حرمەتێک بۆ کورد بهێڵێتەوە و هیچ چاوەڕوانیەکی کوردکەن کە ئەمان بە تەلەفۆنی یعنی سەفیری ئەمریکا نوێنەرانی کورد ڕۆشتنەوە بۆ بەغدا ئەمریکا گوشاریان هێناوەتە سەر دەسەڵاتدارانی کوردستان و دیارە ئەو فراکسیۆنانە بەو شێوەیە لەژێر ئەو گوشارەیە گەڕاونەتەوە. یەکێتی و پارتی بێمەرج ئەمجارش کوردیان بردەوە بەغدایە کە ئایندەی ڕوون نییە ئەوەش لە کاتێکدایە ئەو دوولایەنە بەتایبەت پارتی زۆرترین بانگەشەی جیابوونەوە لە عێراق دەکات بۆیە وەک پارلەمانتاران دەڵێن کەس نازانێت بەکام دوعایان بوترێت ئامین ریفراندۆم یان گەڕانەوە. ڕزگار ساڵح کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی. دووبارە سڵاوتان لەوێت بە ڕێزا سوپاس بۆ میوانەکانم کاعادل لەگەڵ لە بەڕێستانەوە زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان سەرتا دەمەوێتەوە دەست پێ بکەم بۆچی پەرلەمانی عێراق دانیشتەکانی خۆی دواخست بۆ دوای جەژنی ڕەمەزان. بەناوی خواوە سوپاس بە جەنابەت سڵاو لە میوانەکان و سڵاو لە تەواوی بینەرانی پەیام وەسڵاو لە هەموو ئازادی خوازێک وەسڵاو لە هەموو ئینسانێکی ئازای ئازاد وەسڵاو لە هەموو کەسێک کە بڵێن نابۆ کۆلەتی وەسڵاو بۆ هەر کەسێک کە ئەوێ خاوەنی خۆی بێ وەسڵاو لەو کەسانی کە بە ڕیمۆت کۆنتترۆلی ئەو دیوی سنوور و ئەم دیوی سنوور و کەسانی تر هەڵناپەڕن. پەرلەمانی عێراق لە 14 نیسانەوە دەستی سەرۆکاتەکەی لە کار لابراوە هەموو ئەو هەوڵ کۆشانەی کە بە پاڵپشتی سەفارەتەکانی ئێران ئەمریکا تورکیا کەندا و ئۆردن هەمووی فەشەلی هێنا چونکە سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکاتی پەرلەمان لەسەر قاچی خۆیان نەوەستا بوون و خۆیان ڕاشکوانە بە ئێمانوت
وتیان ئێمە سەفارەتەکان ئێمان ئەوێ ئێوە ناتوان لامان ئێمەشتوان ئێمە لاتان ئەبین و ئەبێ ئێوە سەرۆکی پەرلەمانی ئێمە بن هیگەلی عێراق بن ئەندامانی پەرلەمان بن نەک ئێوە پەرلەمانی نەک ئێوە دەستی سەرۆکاتی پەرلەمانی ئەم سەفارەت ئەو سەفارەت ینی بەڕێز بەچ بەڵگەی دەڵێت کە سەفارەتەکانی ئەمریکا تورکیا ئێران ئیمارات ئەوان هەموو پشتگیری سەلیم جبوری و دەستی سەرۆکاتی ئێستا دەکەن تەدەخولاتیان کردووە سەلیم جبوری بە خۆمیەوە 30,000 لەگەڵی دانیشتم و ئاخر جارتە مادام تۆ سەرۆکی پەرلەمانی سەفارەتەکانی تری ئەوە ئێمە لاتە بین با سەفارەتەکان ئێستا نەتانتوانیوە لای بەر توانیومانە لاشمان بردووە سەلیم جبوری لە چواردەی نیسانەوە تا ئێستا بە هەرچی زەخت و فشاری سەفارەت و دەوڵەتەکانی دنیاە بە هەرچی هێزەکانی گارد و بە سەگی پۆلیسی و بە ئەوانەوە هەیە بە هەرچی پارە و میزانی هەیە لە خزمەت یابوو نەیتوانێت 165 ئەندام پەرلەمان کۆکاتەوە لە 365 و ئەو فشارانیشی کە لەسەر ئێمە دروستکە بۆ ئاگداری جەنابەت ینی دەستیان برد بۆ نەئەخلاقیترین شێواز ئەندام پەرلەمانی ئافرەتمان لەگەڵ پێم خۆش نییە لەبەر سومعی عایلەکەی ناوی بەرم ینی زۆر بەداخەوە ئاستی ینی ئاسی بەرپرسیارەتی ئەوەنە نەزم بێتەوە دەست بۆ ئەم وەرەقە سوتاوە بی ئەخلاقیانە بەری هەڕەشە بکرێت لە مێردی ئەندام پەرلەمانێک کە لەگەڵ ئێمایە ئافرەتە مێردەکەی بەڕێوەبەر یەکێ لە فڕۆکەخانەکانی ئەم عێراقەیە پیان وتووە حیزبەکەی پێی وتووە هەر ئەم شەو یان تۆ فەسڵەکەین لەو پۆستت یان ئەبێ خێزانەکەت ئیستیقالە بکات دەرچێ لە بەرەی مانگرتووان یان ئەبێت تەلاقی بای زەخت و فشاری لێ بەڵێ عەرەبە زەخت و فشاری لێ کردو ئەندام پەرلەمانگەهاتووە لە بەردەم ئێمە ئەگری ئەڵێ من چی بکەم من دڵ و هۆش و عەقڵ و فکر و ئیرادەم هەمووی لەگەڵ ئێوایە لە بینی ئەوەی کە مێردەکەش وتوێتی من ناتوانم ئیستیقالە پەرلەمانتارە کێ ئەرزم کردی لەبەر سومعی عایلەکەی خۆش نییە باشە زۆر دەستیان بە ئەوەش بردوان کاکە بڕۆ هەتا دینیش بێ ینی ئەوە تۆ مفتەڕی مکرەهی قەیناکە بڕۆ لەگەڵمانمە بە ئەمە یەک دوو خەڵک هاتووە کاکی حەکیم ینی ئەندانی پەرلەمان ئەوەنە نزم بێتەوە بۆ ئاستا خەڵک هاتۆ بزنسمان و توێتی بە سەلیم جبوری ئەندام پەرلەمان بۆ دێنمە ژوورەوە بە دەفتەرێک هەر ئەندام پەرلەمانێ دەفتەری وەرگرتۆ بۆ ئەندام پەرلەمان کە بیان کاتە ژوورە بۆ ئەو پەرلەمانە ینی بەڵگە لەکەیەوە دەفتەری وەرگرتووە ئەم جەلسەی ئەخیر دەفتەر بۆ ئەندام پەرلەمان بەس بیبێتە ژوورە تۆ سەرۆک پەرلەمانێک بی دەستەی سەرۆکایەتیەک بی تەنفیزی کرد تەنفیزی نەکرد بزنسمانەکە هەیە و خەڵکەکەشێ ئەمەیەک دوو بەڵگە لە باوە من لە نەزە بە بەڵگەوە بەڕێزت دەی سەلمێنی کە سەلیم جبوری بۆ دانیشتنی 29 ئەو مانگە کە سێشەممە بەڕێوەچوو ینی دەفتەر لە بەرامبەر هەر پەرلەمانتارێک بنەژورەوە دەفتەرێکی بە بزمانێک طبعاً وەسیتێکەیە من لە ڕێگەی وەسیتەکە گینا منە بزنسمانەکە وەنە لەو ئەندام پەرلەمانانشم کە بفرۆشن خۆ دەزانی ئەچونکە ئێمە سعری ئێمە بەوە نەفرۆشن پێ ناکرێت بە هەموو ژیانم نافرۆشت باشە هەموو ژیان ئەمە دوو سێ بەڵام چەند دەفتەری وەرگرتووە بۆ ئەم دانیشتە بۆ نمونە ئەو بەرهێنەرەکە خۆ من بەڕێوەبەری بەڕێز دەڵی بەڵگەت لە بابێم جارێ دەفتەرەکە زۆر ئەڵێ مێشتا ئەندام پەرلەمانەیە بە یەک بلیتی تارە ڕۆشتەوە بۆ نمونە لەکوێ لە کووردە ئەوام لەکە وردە نابا خەڵک بزانێ ینی ئەندام پەرلەمان هەیە مەکتەبی سەلیم جبوری بە پلیس باشە بە بلیتێکی تارە بەداخەوە بردیان لۆ سەرش بلیتەکە ئەو سەرشتی دۆڕاندیانی مەبەستم ئەمە هەمووی پێشەکیەکە بۆ ئەوەی سەلیم جبوری بەم هەمووە ئوسلوبانەوە بە سەفارەتی بە گەورەتی سەفارەتی دنیا کەی ئەمریکایە کە خۆی زلهێزەوە گەورن سەفارەتی لە عێراقایە بە گەورەتی فشاری ئێران هەتا ئاستی بلیتێک لەو گەورەیەوە بۆم نزمیە لەگەڵ ئەندامانی پەرلەمانە هەوڵاندا 165 پەرلەمانی بۆ کۆنە بووە لەبەرەوە دەستی سەرۆکایەتی نییە وە شەرعی نییە وەکو ئیقالەمان کردوون هەرچیشی کرد بتوانێت یەک کۆبوونەوەکە پێش فەسڵە تەشریعەکە عوتڵەکە بێت نەیتوانی و ڕۆشتا ئەوە بوو لە جەلسەی دوێنێ نەپێشووتر بەستە پێر هەوڵیدا 158 ئەندام پەرلەمان کۆبوونەوە دوو یەکیان ئەو کەسانێکەوەتی یەکێکیان سەرۆکی یەکێ لە سەرۆک فراکسیۆنە کوردیەکانە وتی کاک عەفوەن 158 بەوەی کە سی ئەندامی ئێمەشیان کڕی بوو بوون بە 158 167 نەبوو پێنجیش نەبوو چواریش نەبوو لەبەرەوە ئەوەی کە لەو جەلسەی کە ئالاساس تەمدیدی مانگەکە بکە لە فەسڵی تەشریعە پێی نەکرا کردی خۆی نیساب نەبوو قەینا بەهەرحاڵ بەڵام معقولە تۆ ئەمڕۆ بڵێ ئەوە مانگێکمان درێژ کردەوە دووس پێ بڵێ تەواوی تر باشە بەڵام سەبارەت بۆی کە
بەڕێزت باس لەو کە پەرلەمانتەرەیە بەس بلیتی تارەکەی بۆ کردراوە گەڕاوەتە بەغدا کوردی تێدایە پەرلەمانتارە کوردەکانی تێدایە ئەڵێن کوردی تیا بڵێ یعنی هەموو پەرلەمانتار بۆی دەرچم لەوەی ناوی کەس بەرم ئەڵێن کوردی تیا بڵێ آخر بە بەڵگەوە یان هەر لای من بەڵگێ بەڵام شرتنی ئەم بەڵگە ئێمە بە بەڵگە وەری بگرین کە ینی تۆ بەناوی من و ئێڵێ سەلیم جبوری گەشتۆتە لە پەرلەمانتارکردنەوە تا ئاستی بە بلیتێ تا ئاسی بە تەلاقدانی ئافرەتێ تا ئاسی فشار تا ئاسی تەقەکردن لە ئەندام پەرلەمان تا ئاسی تەقاندنەوەی مەکتەبی ئەندام پەرلەمان ڕۆشتن بە هەموو ئەم هەوڵانە نانتوانین نیوەی ئەندامانی پەرلەمان کۆکەن باشە بەڵام ئێستا بۆی ڕوون بێ بۆ خەڵکی کوردستان ینی پەرلەمانتاری کورد لە بەرامبەر ئەوەی کە بریتی تارەکەی بۆ کردراوە گەڕاوەتەوە بۆ بەغداد لەوە کەمتریش بە هیچ بە بەلاش ڕۆشتەوە ئەم بۆچی بڕین بۆ ئەو فراکسیۆمان هەبووە لێرە دەماری ملی بەرز بۆتەوە ئەگەر تا پێشمەرگە مادەی 140 واوە لە 16 میلیارد دۆلارەکە لە ئەوانمان نەدەنی ئەگەر چی هەموو مەرجەکەمان بۆ جێبەجێ نەکەن ئەگەر چیمان بۆ نەکەن دوایش نەک فراکسیۆنە 2 3 4 و 5 کەسی دوای کاتێکمان زانین ئەرێکاکە خێرە لە بەغان هەر ڕفیقەکانی خۆیان لە من گەڕێکەم لەو بەرانیم لە من و تاگەخان گەڕێکەمە لەو بەران لە مەغزوبی عەلەیهیم بووین کە دەرکەوت کێ ڕاستی کرد و کێ ئەوە کەچی کاتێکمان زانین لە ئەرێکاکە خێرە لە بەغان وڵایەتی چوزانی وتیان بڕۆنەوە ئەکێوتی بڕۆنەوە ئەیکی وڵات تەلەفۆنیان بۆ حراجیان کردی هەیە لە بلیت کەمترەکەش ڕۆشت بە بەلاش ڕۆشت هەیە بە بلیتێ ڕۆشت هەیە بە زۆرتر بزنسمانی بەسەرۆکرا کاکە مقدراتی میلەتی ئاوا دیفاع و داکۆچیلیەکەی کامە بۆ ئەو یەک ریزەی ماڵی کوردی کە باسییان سەرێگریچکە بەڵام ئەوەی کە وتت پەرلەمانتار کردراوە کوردی تێدایە بمبورە لە ناو ناڵێ تێدایە بۆ معمەلەکردنەکە نەخێر ئەوەی کە ئەو بەڵگەی لامە من باسی دە پەرلەمانتارەکە نەخێوان کوردیتیانی بەڵ ئەی بلیتەکە کوردەکەی تێدا هەمویان تێدان کوردەکان لە بلیت کەمتریش کوردیتیای بڵێ مەبەست بەلاش کە ئەو فراکسیۆنەی کە گەڕاونەتەوە مەسەلەن بەس کۆمەڵ یۆگرتوونە گەڕاونەتەوە ینی تەنها ئەوەیە کە پارەی بلیتەکان بۆ دراوە بەغداد بەڵام باشترین هەڵوێست لەم دۆخە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو کە فراکسیۆنی من نییە هەرچەند من سەریس فراکسیۆنەکانی من کوردێکی سەر بە خۆمانی بەڵام فراکسیۆنی کۆمەڵ هەرچەند ئەوان مامەڵەیەکی سیاسی گەوریان بە وەزعەکەەوە نەکرد بەڵام خۆیان هەروکی ئێمان کرد بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی پێش ئەوەی کە ئەو وەزعانە ڕووبدا فراکسیۆنەکەی تەواوی لە کوردستان بوو نەڕۆشتەوە بۆ نمونە ئەم جاری کە خەڵکە ڕۆشتەوە کۆمەڵی ئیسلامی تاکە فراکسیۆن وتی کاکە من ناڕۆینەوە باشە بەڵام فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی ئێمە ڕۆینەوە وتی ئێمە مادام ڕفیقانمان بە جیان هێشتوین مادام پرسیان پێ نەکردوین بە نیگەرانێکی زۆر ئێمە ناچارە بین بڕۆینەوە بەردەوام بین لە داوامان لە بەغەدەوامی چی خۆ تۆ مۆزەف نیت ینی تۆ فراکسیۆنە بێ هەڵوێستی سیاسی دەبێ ئەبێ پێداگری بکە کاکەشتە بۆ چێچتەوە ئەگەر تۆ نوێنەری کوردی داخوازیەکان هاتوونەتە دی ئەوە بچۆ خۆت دەکوشت لەسەری ئەگەر تۆ نازانی بۆچی ئەچیتەوە داوامی چی مۆزەفی چی تۆ پەرلەمانتاری مۆزەف نیم مقاتعەکەم ناچم هەڵوێستی سیاسی من ناتوان غایب بدەن لەسەری من مقاطعی پەرلەمانەکەم مانگیە 2 مانگ 4 مانگ 6 مانگ تا ئەم داخوازیان نێتە دی ئەمە عورفێکی متعارفە لە پەرلەمانی عێراق و چەندەها جار فراکسیۆنەکانی مقاطعیان کۆ چوونتە ژوور ئەمە یەک دوو پەرلەمان ڕۆشتە تۆ وەزیرەکان ناسنەوە ئەرێکا کە تۆ ئەگەر یەکەڵوێستی ئەگەر باسی مقاطعی کوردە خۆی ئەبێ وەزیر ینی ئەبێ پەرلەمان هەڵوێستی هەبێ چونکە پەرلەمانە وەزیر وەزارەتی وەرگرتووە تو پەرلەمانەکە ڕۆشتە وەزارەتەکان ناسن ئەمە بێسەروبەریە ئەمە بێ استراتیژیەتە ئەمە بێ مەشروعیە بێ پرۆژەیە ئەمە ماڵکاولیە ئەمە قوڕپێوانە لەبەرەوە عادل نووری کە ڕاستیەکان ئەڵێ فراکسیۆنەکان لەسەری کۆبنەوە بەس تەنها لەسەر دەرکردنی عادل نووری بەس تەنها لەسەر بەردبارانکردن تۆمەتبارکردن و شەیطەنەتکردنی عادل نووریە بەس لەبەر ئەوە ینی لەسەر ئەوە یەکڕابوون هەرچەند خۆشبەختانە ئەمڕۆ کاک ئەحمەدی حاجی ڕەشید لە بەرنامەیەکە پێکەوە بووین وتی وەڵای کاکە ئەوە ئێمە تەوقیع واژۆمان نەکردووە و ئەمە لەگەڵ ئەو ڕانەبوون وتم کەواتە لەوەش هەر یەکڕانەبوون کاتێ بەیاننامەی پێنج فراکسیۆنەکە دەرکرا لە بەغداوە و ئێمان من و تاڤگە ئەحمەدیان تیا ڕەجم کرد بەداخەوە هەواڵ و هاوڕێ یەکین و دوایی یەک هجووم و شاڵاوی بێئەخلاقیمان نەئەخلاقیانەمە لە فەیسبوک و لە ماڵپەڕەکان و بە تەلەفۆن و بەچاتەوە پەلەماری ماڵ و مناڵمان درات لە جامیعە و زانکۆکان تەخوین کراین بە عەمالەت کراین ینی بەس لەوە یەکڕابوون بەس لەوە یەکڵوێست بوون زۆر باشە بۆچی ینی بزۆر بە کورتی تۆ پێ دوێت لەناو فراکسیۆنە کوردستانیەکان هەڵوێستی فراکسیۆنی کۆمەڵ هەمویان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە باشتر بووە بەرژەوەندیەوە خۆت ئەبێ خۆیان مەسەن خەڵکی کوردستان کۆمەڵی ئیسلامی ژیرانە مامەڵەیەکی لەگەڵ دۆخەکە زانی هەر ئەوە بوو کە ئێمە وتمان ئەوەی ئێمە وتمان کۆمەڵی ئیسلامیش هەر وای زانی وایشی وت
بەڵام ئەوکو فراکسیۆن کردی هەڵوێستێکی ژیرانە بۆ ئێستا هەیە دەرکەوت بەرتی هەڵدان نەکەوت ئەندامەکانی بەرتی هەڵدان بەر سوکایەتی بەر شکاندن نەکرد و دواتریش نەڕۆشتەوە وعدێکی دا بە هەرێمی هاوڵاتیانی خۆی وتی ئێمە تا ئەوان نەبێت لە خۆمان ناچین و لە خۆیان نەچوونەوە شتێکی باشیان کرد من ئەو هەڵوێستان ئەنرخێنم بەڵام هەڵوێستەکان ناگاتە هەڵوێست ئێمە هێشتا چونکە تۆزە شەرمنانەی پێوە دیار بوو ئەبواە وەکو فراکسیۆن من ئەگەر فراکسیۆنێکم لە پشت بواە زۆر بەهێزتر ئەم هەڵوێستانم ئەنوان بەڵە سوپاس دەکەم دواترگرم و لای بەرز دەچین لای کاک مەسعود کە بەرزیان لە بەغداد و لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ ماکاک مەسعود سوپاس بۆ ئامادەبوونت سەرەتا باز لەوە بکەین لە بەسبارەت بە گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد کاک عادل ڕەخنەی هەبوو لەسەرەوەی کە بەشێک لە پەرلەمانتارانی کورد لە بەرامبەر کڕینی بلیتی تیارە گەڕاونەتەوە بۆ بەغداد هۆکاری گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد بەگشتی بۆ بەغداد چی بوو ئایا پێ دوای هەڵە بوون لە گەڕانەوەیان بۆ بەغداد بەڵێ سەرەتا سڵاو بۆ بەڕێزێت و بۆ هاوکارانی بەڕێزم و سڵاو بۆ بینەرانی بەڕێز من نازانم تکت بۆ کێکڕا بەڕاستی ئەگام لێ نییە ئێمە خۆمان هاتوینەتەوە و پەیوەندیشی بە هەڵوێستی سیاسیمانەوە هەیە ئەو ماوەیە کە لە کوردستان بووین ئێمە هەرون وەکو فراکسیۆنی گۆڕان و بە هەمانگیش لەگەڵ فراکسیۆنەکانی یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکرات و یەکگرتووی ئیسلامی مناقەشە هەبووە و متابعی ئەوزاعی سیاسی کراوە کەی بڕۆینەوە چۆن بڕۆینەوە لە بەرچی بڕۆینەوە و لە بەرچی نەڕۆینەوە و لە نەتیجە ینی هەموو یەکڕابووین لەوەی کە پێویستە کورد ڕۆڵی هەبێ لە چالاکردنی پەرلەمان و لە بەرەوەی پەرلەمان هەم لە ناوخۆی عێراقا زۆر گرنگە هەم بۆ هەرێم گرنگە هەم مجتەمەعی دەولی پێی گرنگە و هەم ئێمە خۆشمان وەکو فراکسیۆنە کوردیەکان و پەرلەمانتارانی کورد ڕێیمان وا بووە بە شێوەیەکی گشتی ئەڵێم بیرۆڕای جیاواز هەبووە بەڵام ڕێیمان وا بووە کە پەرلەمان وەکو مؤسسەیە کە تەمسیلی پرۆسەی دیموکراسیەکە لە عێراقا کە باڵاترین دەسەڵاتە لە عێراقا کە پێویستە بۆ چارەسەرکردنی زۆرێک لە کێشە سیاسیەکان کێشە ئابوووریەکان کێشە ئەمنیەکان لە عێراقا گرنگە نەبینەمایی پەکخستنی و کوردیش ئەیتوانی ئەو ڕۆڵە بجێڕێ بەڵام ئێمە لە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە یەکەم میلەتەکەمان لە بەرەوەی ئێمە نوێنەری کوردین و ئەو جاش لە بەرەوەی بەشێکین لە عێراق تا ئەمڕۆژ لە ڕووی دەستوری و قانونیەوە ویستمانە هەم بە ئەرکی ئەخلاقی خۆمان هەستین و هەم بە ئەرکی پەرلەمانتاری نیشتیمانی خۆشمان هەستین و ئەشزانین کێشەیەکی زۆر هەیە لە نێوان هەرێم و بەغدا و ممکنە گلەیشمان لەسەر بێ کە ڕۆڵمان چی بووە ئەو ئەم حقیقەت ئێمە لە کۆبوونەوەکانمانە ئێمە خۆمانکو فراکسیۆنی گۆڕان سەردانی چەند ناوچەیەکمان کردووە هەر لە چەمچەماڵ و ئاغجلەر و سەنگا و گەرمیان و کەلار و کفری و دووز و ملاحەزاتمان بە سوپاس شێوەرگرتووە لە خەڵکی کە ئێمە پێویستمان بۆ ملاحەزاتانە هەیە بەڵام حقیقەتی چیتریش هەیە ئێمە کشاوێنێتەوە لە پرۆسی سیاسی لە عێراقا ئایان نە من پێم وایە کورد تا ئێستا بەڕوونی بڕیاری ئەوەی نەداوە بڵێ من کشامەتەوە لە پرۆسی سیاسی لە عێراق و ئیتر بەشداری پرۆسی سیاسی ناکەم و من ئیتر پێویستم بە عێراق نییە ئەم عێراقا خوا حافیزی بێ من ئەوە ئیتر بۆ خۆم دەوڵەتم و هەموو دنیا تەعاملم لەگەڵاکە و ئێمە بۆ زۆرێک لە هاوڵاتیانیش باسمان کردووە هەر لە دەرکردنی پاسپۆرتێکەوە هەر لە دەرکردنی پاسپۆرتێکەوە کە هەموو هاوڵاتیەکی کورد پێویستی پێیەتی بەڵێ کاک مەسعود سەبارەت بەوەی کە پێدوانیانی کورد پەلەی کرد لە گەڕانەوە بۆ بەغداد پێشتر دوای ڕووداوەکانی سینیسان پەرلەمانتارە کوردەکان قسەی زۆر گەورەیان دەکرد سەبارەت بەوەی کە ناگەڕێنەوە بۆ بەغدا بەبێ جێبەجێکردنی داواکاریەکانن یعنی ئێستا بەبێ داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بۆچی گەڕانەوە بۆ بەغداد ئەزانی داواکاریەکانی کورد لە وەثیقەی سیاسی پێکهێنانی حکوومەتەکەی بەڕێز حەیدەر عەبادی هەیە گۆڕانێکی سیاسی لە حکوومەتەکەیان نەکراوە تا تۆ بێ کابینەیەکی نوێ سەرۆگۆزیرانێکی نوێ هاتبێ و وەفدی مفاوزت هەبێ و جارێکی تر مفاوزات بکەیتەوە ئاژاوە و بژێوەیەک دروست بووە و هەڵوێستێکی سیاسی لەلایەن گروپێک لە پەرلەمانتاران کە هەموو هاوکاری ئێمان و ڕێز و حرمەتی زۆریشمان هەیە بۆیان بەڵام هەڵوێستێکی سیاسیان نواندووە لەمەڕ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەرامبەر بە سەرۆکۆزیران بۆ تەمای ئەوەی کە دانیشتەکانی پەرلەمان بوەستێ بە دەستەی سەرۆکایەتی
جەلسەدانێ بانگێشتەکە ئێمەوەکو کورد هەڵوێستی سیاسیمان شتی گۆڕانکاری کەوتون ڕووی بڵێن وڵایمە کشاینەوە لە پرۆسی سیاسی و ئەبێ ئەمانوێ جارێکی تر دانیشتن بکەینەوە ڕاستە دوو هاوکارمان لەگەڵ ئەو گروپیان ڕێی خۆیانە و حرمەتیشیان هەیە و تەقدیریشیان ئەگرین وەکو هاوکار و هاوڕێمان بەڵام ئەو هەڵوێستی سیاسیان نواندووە خۆیان قەنەعەتیان پێیەتی یعنی هەم لەسەر ئاستی حزبی چی بڕیاریشیان بەرامبەر بدراوە ئەوە حزب بڕیاری داوە ینی ئێمە بەشێکین لە گروپ بەشێکین لە تیم من ینی بۆ ئەوەی ڕوون بین ئێمە وەکو کورد نەکشاوێتەوە لە پرۆسی سیاسی لە عێراقا سەرۆک کۆمار کووردە وەزیرەکان کوردن وەکیل وەزیر کووردە مستەشار کووردە بەڕێوەبەرە گشتیەکان کوردن بەڵام یەک حقیقەتێکە ئەمانەوەی ڕۆڵمان هەبێ لە پەکخستنی پەرلەمان ئایان نە ئێمە وەکو کورد قەناعەتمان وا بووە کە نابێ ڕۆڵمان هەبێ لە پەکخستنی باڵاترین موسسە لە دەوڵەتی عێراقیە کە بۆ خۆشمان ئەو معاناتانەمان هەیە وەکو کورد باسەکەم وەکو هەموو ئەحزابی کوردی کە پەرلەمانی کوردستانی شپەکی کەوتووە و داوای ئەوەکەین کە پەرلەمانی کوردستانیش بەگەڕ بخرێتەوە و ئەشبینین ئەمڕۆ جموجۆڵێکی سیاسی هەیە لە نێوان هەموو حزبە سیاسەکانە بۆی ئەو چەق بەستنە سیاسیەکە لە هەرێمیشە هەیە با بڵێن لێی دەرچین ئێمەش نابێ ڕۆڵمان هەبێ لەوەی وەزعی سیاسی لە عێراقشە بگەینە چەق بەستن و سپاس دەکەم دواتر دەگرێمەوە لای بەڕێزت لەگەڵمان ببینەوە کاک مەسعود سپاس بۆ بەڕێستان مەسعود لە دوا پرسیارمان بۆ بەڕێستان سەبارەت بە مەسلەی پەربوونی کورد ئەم جارای لە هەڵوێستەکانیان بەرامبەر بە پەرلەمانی عێراق هۆکاری ئەو پەربوونە بۆ چی دەگرێتەوە بێ بەرنامەی ینی بەرچاو ناڕوونی ئێمە کە ڕۆشتە بەغان وێنەری کوردستانین ئێمە ڕۆشتین بڵێ باشە ئێمە ناردۆ بۆ مهمەیە غێرە بێ کارنامەیەکم بێتی بڕۆ لێ ئەوە بکە یعنی تا بە ئێسەشی لەگەڵ بێ ئێمە لە هەرێمی کوردستانی یە بۆ یەک جارێش یەک دەستگای حیزبی حکومی پەرلەمانی هەرێمی ڕسمی ناڕسمی ئێمەی کۆنە کردوتەوە سەر و چامان باتێ 160 ینی ئێمە 65 ئەندام پەرلەمانی نوێنەری ئەو خەڵکەین تا ئێستا لە یەک دیوەخانی عشاریشە کۆنە بووینەتەوە کە کاکە بڵێن کاکە ئێوە بڕن ئەو دەستان خۆش ئەمەمان بۆ بکەن ئەمە ڕۆشن خۆمان چاک بووین لەوە پێش بەڵام جارێ دوو جار چوار جار ئێمە سیرەکەن هیچ کارنامەیەکمانێ کە مادام تۆ هیچ چێڵێکی سوور بە من دانناوە کەواتە تۆ خۆی ئیجتیهادی خۆتە تۆ ئەندام پەرلەمانێکی مادام ئیجتیهادی خۆمە کاکە منوان پێ باشە و دەرکە واش باش بوو دەستێکی سەرۆکاتی پەرلەمان کە لەگەڵ حەیدەر عیبادی دەستی تێکەڵ کردووەوە دەستگای ڕقابی پەرلەمانی لە کار خستووە ئێمە لامان بردتەوە چونکە نایە بگەینە حکوومەت ئەم حکوومەتە کە ئێمەی پەک خستووە ئەو بەرامبەر پێشمەرگە بەرامبەر کاک مەسعود باسی ئەوەی کرد جەنابی وتی ئێمە شتیترمان هەیە بەڵێ شتیترمان هەیە چەند وەکیل وەزیرمان لابراوە بە دەستی حەیدەر عیبادی چەند سوپاسالاری عێراقمان لابراوە چەند مدیر عامان لابراوە لەبەرەوە ئەبێ حەیدەر عیبادی ئەبێ بتەزێنرێ سەرۆکی پەرلەمان نایەڵێ ئێمە دەستی ڕقابی و چاودێرم گاتە حەیدەر عیبادی یەک ملاحەزەم لەسەر ئەوەی ئەو هەیە باسی پەکخستن ئێمە بەگەڕخستنی پەرلەمانەکە نەک پەکخستن پەرلەمان خۆی پەکی کەوتووە حەیدەر عیبادی بە ئارزوی خۆی تاوتاوێنی تیاکە ڕمبازی تیاکە لەگەڵ ئەوەی ئەبێ ئێمە بانگی مەیدانی وەرزشی بخیتابی حەیدەر عیبادی کە لە هەرچی مەجالی ئەمنی و خەدەمی و اقتصادیە فەشەلی هێناوە بەستەنها لەناو پەرلەمانەکە ئێمە ناجیحە چونکە دەستی سەرۆکاتیمان کارانی لەبەرەوە ئەو هەڵوێستی ئێمە کردمان بەگەڕخستنەوەی پەرلەمانی عێراقە نەک پەکخستنەوەی سەلماش کەوایە سەرۆک پەرلەمانە دەسەی سەرۆکیاتی هەرچی جوهدی نێو دەوڵەتی لەگەڵیاتی هەرچی پوڵ و پارەی دنیا لەگەڵیاتی نەیتوانی 165 ئەندام پەرلەمان کۆکاتەوە بەڵام ئێوەش وەکو بەرەیمانکرێت تا ئێستا نەتانوانی دانیشتێکی تری نامانەوێت ئیش ئێمە نییەوە ئێمە مشکلی ئەومان نییە مشکلی ژمارەمان نییە ئێمە ئێستا گەورەترین فراکسیۆن کوتلەمان دروست کرد جەوەمان دروست لەناو پەرلەمان وەکو جەبێکی معارەزە بەردەوام بین ئەگەرێن بەڵام هەرچەند لە ئێستاەوە لە دوێنێەوە بەدەیە ئەندام پەرلەمان ساڵیان بە ئێمە ئێمە دێنە لایەوە سپات زۆر بە کورتی وتت عیبادی لەناو پەرلەمان ڕەمبازی دەکات تاکەین بۆ ئەوەی چێتە سەر ئێمە قاچی بەستین و دەستیش بەستین دەری فڕێدەنە سەر شەقام دەتوانن وای لێ بکەن بەڵێ ئەبێ حەیدەر عیبادیش دەرەکەین لە سەرۆکی حکوومەت ئەی ناتوانن عیبادی بە پاڵپشتەکانی ئێوە دەرکات لە پەرلەمان کێ دەرکا ئێوە پەرلەمانتارانی مانگرتو بەس ناتوانێت دەستوری عێراقی هەتا ئینقلاب بەسەر دەستورانەکە ناتوانێت ئێمە ئەوەشمان لەژێ پێ دەرکردووە 61 ئەندام پەرلەمان ئیستیجابی حەیدەر عیبادیمان کرد بۆی نەتوانێت بەپێی ئەو مادەی کە
حەیدەر عەبادی داواکە لەسەر کۆمار بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان ئێمە ئەو ڕێگە قاونیشمان لەژێر پێدەرێن ناتوانێت ئەو سواس دەکەم زۆر سواس کاک مەسعود ئەگەر بێمەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئایا کورد پەلەی پێوە دیار و بۆ گەڕانەوە بۆ بەغداد من پێم وانە ینی تەسەورەکەم طبعا ئەبێ هەمومان لە چوارچێوەی یەک ڕیزی و یەک هەڵوێستی ناوماڵی کووردە تعامل بکەین. ئێمە برادرانی یەکگرتووی ئیسلامی لەبەر کۆنگرە نەیاندوانی بێنەوە بۆ بەغدا و ئەو معلوماتی من هەمە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش داوای کردو بوو لە سەرۆکی پەرلەمان لەو دانیشتێکە لە هەولێر کرا جەلسەکە ڕۆژی یەکشەمە نەکرێت کە بڕیار بوو محکەمەی اتحادی دانیشتنەکەی بکە بەڵکو دوا بخرێت بۆ ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ مهم دوای جەلسەکەی محکەمەی اتحادی دیارە سەرۆکاتی پەرلەمان ئەو بڕیارەی خۆیدا بوو و برادرانی کۆمەڵی ئیسلامی لە دوای لەسەر ئەو ڕێی خۆیان بوون کە لە دوای جەلسەکەی محکەمەی اتحادی دێنەوە بۆ بەغدا ئەگەرنا لە چوارچەوەی یەک ڕیزی و یەک هەڵوێستی ناوماڵی کوردیە ئەوانیش تەعاملیان کردووە و لەگەڵ ئەو یەک ڕێزیە بوونە و لەگەڵ ئەو یەک ڕێزیەشە بن مەسئلەی پەلەکردن یا پەلە نەکردن حقیقەتێک هەیە با بڵێم خۆ هەندێک لە ئەندام پەرلەمانەکان لە ئیجازەیە بوون هەندێکیان لە دەرەوەی وڵات بوون پێیان نەکرا بێنەوە بەشداری بکەن ئەگەرنا ئەو قسەیە کاک عادل ڕاستە لە ڕۆژی لە دووهەم جەلسەیە پێم وابێ 160 پەرلەمانتار ئامادە بوون بەڵام ئەگەر ئەو پەرلەمانتارانی تری کوردی هەندێک لە پەرلەمانتارە شیعەکان یا سونەکان ئەگەر لە دەرەوەی وڵات نەبوونایە لە ئیجازیان نەبوونە مەسئلەی نیساب کێشەیەک نییە نیساب هەر تەواوە کرێ بەڵام من پێم وایە ئێمە وەکو مەسئولیەتێک لەم قۆناغەیە لەم قۆناغەی هەرێمی کوردستان و قۆناغەی عێراق لەسەر شانمانە هەر یەکێک لە ئێمە نوێنەرایەتی 100,000 دەنگ دەرەکەین لە پەرلەمانی عێراق گرنگە بەم مەسئولیەتە هەستین و جێبەجێ بکەین و تەحملی مەسئولیەتەش بکەین. باشە دەگەڕێم بۆ لای بەرز کاک مەسعود لەگەڵمان بمێنێتین هەولێر لای کاک زانە ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کاک زانە زۆر سوپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری نەگەڕانەوەی فراکسیۆنی کۆمەڵ بۆ بەغداد هۆکارەکەی چێکەوە نەگەڕاونەتەوە بۆ بەغداد. زۆر سپاس بسم الله الرحمن الرحیم سڵاو و ڕێزم بۆ لای بەڕێزم کاک مەسعود حەیدەر و هەروە ئەوە عادل کە فریانە کەوتم لەبەرەوەی بابەتم بۆ ئیلتیزامێکی ترەوە بەڵێ زۆر سپاس. هۆکاری نەگەڕانەوەی فراکسیۆنی کۆمەڵ ئەوە بوو کە قەنەعەتمان وانە بوو کە بەم پەلە بگەڕێنەوە بەغدا بەر لەوەی بەشێک لە داواکاریانەی کە زەختمان لەسەر کردەوە لە ڕۆژی هاتنەوەمان لە بەغدا تا ئەم ڕۆژێکە گەڕانەوە بەشێک لە داواکاریەکان جێبەجێ بکرێت. لە بیرمان نەچێ دوای گەڕانەوەی فراکسیۆنەکان لە بەغدا چەند کۆبوونەیە کرا لە بینی سەرۆک فراکسیۆنەکان و زیاتر لە 2 ڕوونکردنەوە بەیاننامەش بڵاو کرایەوە و لەوێ بە 4-5 خاڵ داخوازیەکانی خۆمان خستە ڕوو. ئەوانە بوونە داخوازیەکانی فراکسیۆنە کوردستانیەکان بۆ زەمینە سازکردن بۆ کۆبوونەیەکی سەرکەوتوو کە تێیدا بگەڕێنەوە بەغدا. دوایەوە دکتۆر سەلیم هاتە هەولێر کۆبوونەوەیەکە لەگەر سەرۆکی فراکسیۆنەکان و تەکلیفی کرد کە بگەڕێنەوە و بەش ئەوەی کە دەکەوێتە سەر پەرلەمان ئامادەی تێدا بوو بەڵام ئێمە دەبانزانین کێشەیمە لەگەر پەرلەمانتارەکانی هەمویان زەمیلی خۆمانن کێشەی کورد زیاتر لەگەر لایانی تەنفیزیە لەگەر حکوومەتە ئەوە دەتوانێت ئەمنیەتی دام و دەستگاکان بپارێزێ ئەوە ئەتوانێت بەڵێنی ئەوە بداتن کە پشتی کورد مستۆگەر بێ لە حکوومەتەکەی خۆی بەو ڕێژێکە هەین لە پەرلەمان و زۆربەی گرفتەکان لای ئەوەن بۆیە سەرۆک فراکسیۆنەکان پێیان باش بوو بەر لە گەڕانەوە بۆ پەرلەمان کۆبوونەوەش یەکلاکەرەوە لەگەر حەیدەر عەبادی بکەیت بۆی تێبگەین ئەو پیاوە تا چەند ئامادەی تێدا سازش لەگەر کورد بکە. بەڵام دیارە سەرۆکاتی پەرلەمان کە پێشنیارەکەی سەرۆک فراکسیۆنەکانیەوە نەگەت فراکسیۆنی کۆمەڵ نەبوو فراکسیۆنەکانی تریش داوایان کردبوو کە ڕۆژێک شەمە نەبێ بەڵکو بۆ ڕۆژەشی چەند ڕۆژێک پاشتر بێ بۆی دەرفەت هەبێ بۆ گفتوگۆکردن لەگەر حەیدەر عەبادی. ئەم بڕیاری سەرۆکاتی پەرلەمان وای کرد کە کۆبوونەوەی حەیدەر عەبادی پێشتر بخرێ و ئێمە زانیمان ئەم کۆبوونەوەیەکی ڕۆتینی دەبێت و تەنها بە مەبەستی ڕازیکردنی کوردەکە لە کۆبوونەوەکە بەشدار بێ. ئێمە قەنەعەتمان وا بوو وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە پەلەیە لە چوونەوە
ئەمڕۆ بەغدا پێویستی بە کووردە کورد با بەکەمێ خۆی گرانکە کارتێک کەوتوتە دەستمان ئەو کارتە با بە کار بێنین بەڵام ئێمە تێدەگەین لە مووقفی هاوڕێکانمە لە فراکسیۆنەکانی تر وەم پێم وە زۆربیان وەکو قسم لەگەڵیان کردیا بەنابەدڵی گەڕانەوە بەغدا بەڵام ئەوە بڕیاری حیزبەکانیان بوو 2000 حیزبەکان توانیان یەکڕێزی فراکسیۆنەکان کێشە بۆ دروست بکەن ئێمە بەر لە تەدەخولی حیزبەکان لە ئیشوکارەکانمان هەر پێنج فراکسیۆنەکان هەنگاومان بەیەکەوە دەنا بەڵام کاتێ حیزبەکان تەدەخولیان کرد پێشەمویان پارتی دیموکراتی کوردستان لەسەر زاری بەڕێز نێچیروان بارزانی کە داوای کرد پەرلەمانتاران بگەڕێنەوە بەغدا و پاشان مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی داوای لە فراکسیۆنەکەی کرد و بگەڕێنەوە بەغدا و پاشانی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجامی ئەو ڕێکەوتنێک کە لەگەیشێت نیشتیمانی هەیە ئەوش تەوزیدا پەرلەمانتارەکانی بگەڕێنەوە بەغدا یعنی حیزبەکان وایان کرد فراکسیۆنەکان لێک بترازێن ئەگەر فراکسیۆنەکان بە تەمابوون بەیەکەوە بچن یا بەیەکەوە نەچن ئەمە ئەم ئەرزش و بارودۆخە بوو کەوای لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کرد بەشداریەکان لە یەکەم ڕۆژشەوە لە ڕاگەیانەکان بڕیارماندا بوو ئێمە دوا فراکسیۆنی پەرلەمانی دەبین کە بگەڕێنەوە بەغدا باشە زۆر باشمان وایە پێویستە فشار لەسەر بەغدا بکەین هەتا چەند هەنگاوێک بێتە پێش لێمان ئێمە وا بکەین شاندە عێراقیەکان بێنە هەولێر و سلێمانی گفتوگۆمان لەگە بکەن چەند شاندێکی پەرلەمانی هاتن زۆر باش بوو بەڵام کەمێکی کە سەبر گیرابایە ئەم حەیدەر عەبادیە کە تا ئێستا سەری بە هەولێردا نەکردووە وەکو پایتەختی هەرێمی کوردستان ناچار دەکرا خۆی بێتە هەولێر و گفتوگۆ بکا لەگەڵ لایەنە کوردیەکان و فراکسیۆنەکان بۆی ڕازیام کا بۆ گەڕانەوە بە بەغدا بەڵێ کەواتە پێ دوایە کورد هەڵەیەکی گەورەی کرد کە بەبێ جێبەجێکردن داواکاریەکانی گەڕایەوە بەغداد ئەمە کەم کوڕێکی گەورە بوو لە دووڕەوە یەکەم ئەو یەک ڕێزیەک کە خۆمان پێ هەڵەداوە کێشەی تێکەوت بەلای کەم لە هەڵوێستێک هەڵوێستەکان خۆیمە هەر برایەچین و هەر بەیەکەوە کار دەکەین لە مەودووە لە پەرلەمان و بڕیاروانیە لەبەر هەڵوێستێک یەک ڕێزیمان تاو کۆتای پێبێنرێت نەخێر لەم هەڵوێستە نەمانتوانی بەیەکەوە بین بەڵام لە هەڵوێستەکانی داهاتوو بەیەکەوە دەبین ئەمە یەک دوام کورد سەرۆک فراکسیۆنەکانمان وعدیاندا بوو تەنها بۆ تاواکردنی ژمارە نەچنەوە بەغدا بۆ نیسابی قانونی تاواکردن بەڵام لە ڕاستیدا چوونەوەی ئەمجارە چوونەوەیکی نەوعی نەبوو تەنها هەوڵدانێک بوو بۆ تاواکردنی ژمارە بۆ دکتۆر سەلیم زەبووری ئەم کۆبوونەوانێک کە بەر لە ڕاگەیاندنی ئەنجامی دادگای فیدرالی تەنها شەڕێک بوو بەڕێز دکتۆر سەلیم دەیکرد بۆ سەلماندنی ئەو ڕاستەیە کە گوایە زۆرنەی پەرلەمان لەگەڵ مندایە شەڕەکەی ئێمە جیاوازۆک و کورد ئێمە شەڕێکی ترمان هەیە ئەمە پێویست ناکە شەڕی دکتۆر سەلیم زبووری بکەین لەگەڵ ڕێزمان لە بۆ دکتۆر سەلیم سەرۆکی شەرعی پەرلەمانە بەڵام تێبینیمان لەسەر ئەدای هەیە ئەما دەبێت شەڕی خۆمان بکەین نەک شەڕی بەڕێز بەڵێ زۆر باش زۆر باشە هەڵە بوو گەڕانەوە و پێم وایە بەشێکیش لە ئەندامانی فراکسیۆنەکانی تر لە لێدوانەکانیان نیگەرانی خۆیان لە گەڕانەوەکە ڕاگەیان دەبوو و بێ ئومێدیان لە ئەنجامی کۆبوونەوەکە لەگەر حەیدەر عەبادی ڕاگەیان دەبوو و بەڕاستی ئەوەی هەفتەی ڕابردوو لە پەرلەمانی عێراق ڕوویدا جێی سەربەرزی و شانازیست پەرلەمانتارێک نەبوو هەمویان نیگەران بوون هەمویان پێیان وابوو سەرۆکاتی پەرلەمان سەرکەوتوو نەبوو لە کۆکردنەوەی زۆرینەیەکی مرتاح لە پەرلەمان ئاخر نیسابێکی قانونی بێ بە سێ کە تەواو بێ یان نیوە زاید سێ ئەمە پێی ناگوترێت زۆرینەیەکی مریح زۆرینەیە کە بە فشار و بە زەختێکی زۆر هەتا پێکێنراوە ئەمە کەی پەرلەمانە ئەمە چۆن کۆبوونەوە ئاوا دەبێت بەڵێ سوپاس دەکەین دواتر دەگرم وڵای کاک مەسعود دەگەر بێمە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە کاکزانە ئاماژەی بۆ کرد کە زۆربەی پەرلەمانتاران بە نابەدڵی گەڕانەوە بەغدا بەڕێزیش یەکێک بوو لەو کەسانی کە لەگەڵەوەدا نەبوو بەم زوانە بگەڕێنەوە بەغداد من ڕێی خۆمم لە کۆبوونەوەی فراکسیۆنەکەی خۆشمانە لە بەسەراحەت وتووە کە ئێمە وەکو کورد گرنگە ڕۆڵمان هەبێ لە چالاکردنەوەی پەرلەمانی عێراق سەرڕای هەموو تێبینیەکانمان لەسەر سەرۆکی پەرلەمان کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بە چی شێوازێک لەگەڵ کوتلەکانە تەعاملی کردووە بە چی شێوازێک لەگەڵ پرۆژە یاساکانە تەعاملی کردووە بە چی شێوازێک لەگەڵ بانگێشکردنی وەزیرەکان و سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی حکوومەت کە حەیدەر عەبادیە بە چی شێوازێک تەعاملی کردووە و لە نەتیجەیە گەشتە ئەوەی بلۆکێکی پەرلەمانی سیاسی دروست ببێ ئامانجەکەی هەرچی بێ و چی لە پشتەوە بێ
شتێکی ترە بەڵام ناڕازی بوون لەسەر ئەدایی شخصی سەرۆکی پەرلەمانی عێراق لای ئێمەمانانیش هەیە ملاحەزاتی زۆریشمان هەیە و دەبێ ئەو ئەداە چاکیشکرێ و نابێ قبول بکەین پەرلەمانی عێراق سەرۆک وەزیران تەحەکومی پێوە بکە و هەندێک مەصالح و معادلاتی سیاسی دوو بە دوو تەحەکومی پێوە بکە کەسمان لەگەڵەوە نین چونکە سەرۆکی پەرلەمانیش ڕاستە ئەو پۆستەی هەیە بەڵام ئەویش هەڵبژێردای خەڵکە ئەویش ینی حەسانەیەکی پەرلەمانی هەیە و دەنگێکە وەکو ئێمە بۆیە ملاحەزات زۆر هەیە بەڵام شتێکی تریش هەیە ئەویشەوەیە کە پەرلەمان وەکو مؤسسەیەک زۆر گرنگە و ئێمە بەشێکین لەم دەوڵەتە فیدرالیە نوێنەرایەتی کورد دەکەین و من ناڵێم ئێمە لەم دەورەیە هەرچی کێشەی هەرێمی کوردستانی چارەسەرەکەین و بەهاربێنی نەچۆک قەت ئەومان نەوتووە و زۆر بەواقعیانش باسی کێشەکانی هەرێم و بەغداکەین و من بۆ خۆم ڕای وا بووە لە ناو فراکسیۆنیشە و هاوکارانیشم ئەو شایدیم بۆدن تەنانەت لە ئیعلامیشان قسەیم کردووە ئێمە ئەبێ باسی کێشەکان وەکو خۆی بکەین و چارەسەرکردنەکانی شۆکە خۆی بکەین کێشەکە هەبوو دوو لایەن هەیە قەت ممکن نییە کێشەیەک یەک لایەن بەشدار بێ لە کێشەکە دوو لایەن هەیە و ئەبێ خاڵی هاوبەش بدۆزرێتەوە ئێمە بۆ نمونە مادەی 140 ئەبوایە لە 2007 جێبەجێ بکرایە ئەبوایە مادەیەکی دەستوریە بەڵام کە دێنە سەر ئەرزی واقع زۆرێک لەو ناوچانە کە ناوچەی کوردستانین ئەم ناوچانە ئێستا بەدەست کوردەوەیە کورد حکومێکە و هێزی پێشمەرگەی کوردستان کۆنتترۆلی کردووە و تەنها جانبە قانونەکەی ماوەتەوە ئەوە بێ ئیشی لەسەر بکەین هەم ئێمە هەم بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان من لەگەڵ ئەو ڕێەیە کاک عادلم ئێمە خۆمان بە زۆری زۆرداری هەماهەنگی دروستەکەین لەگەڵ هەماهەنگیمان دروستەکرد لەگەڵ پەرلەمانی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر نا پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا پەیوەندیەکی موسساتی نەبووە ئێمە مەرجایەکمان نییە موسسەیەک بێ ئەم موسسەیە هەندێک ڕاوێژکاری تێدا بێ و دەسەڵاتێکی قانونی هەبێ نوێنەرایەتی هەرێم بکە ئێمە گەر پرسیارێکمان هەبوو پەنای بۆ ببین هەمووی بە عیلاقاتی شخصیە کاکزانە پەیوەندی بۆ کەسێکە کاکە عیلاقەیە من پەیوەندی بۆ یەکێترەکە زۆر باشە کاک مەسعود بەڵێ تۆ بەڕوونی پێت نەوتم پێت وایە هەڵە بوو کە زووگەڕان تۆ بۆ بەغداد یاخود بڕیارێکی دروست بوو ئەزانی ئەوە شتێکی نسبیە ممکنە ڕێی جیازمان هەبێ بەڵام بەگشتی ئێمە وەکو کورد وەکو فراکسیۆنە کوردیەکان ینی ڕێیمان وا بوو کە ئەبێ ڕۆڵمان هەبێ لە ئەکتیڤکردنەوەی پەرلەمان و لەسەر ئەوە ساسەش گەڕانێتەوە بەڵام ئەکتیڤکردنەوەی پەرلەمان نەک لە بەخاتر بەڵێ ینی کورد بەس بەڵێ کورد تەنیا بۆ تاوکردنی ژمارە نەچەوە بۆ بەغداد ینی سەلیم جبوری ینی چونەوەی کورد لە پێناوتی بوو ینی تەناوەی کە نیسابی یاسایی پەرلەمانی عێراق تاوە بێت دانیشتەکەی مۆزوعەکە من ئەمە ڕێی شخصی خۆمە ڕاستە سەلیم جبوری بەشێکە لە کێشەکان بەڵام لە لایەکی تریشە تەسەورەکەم حەیدەر عەبادی زۆری پێ خۆشە پەرلەمانی عێراق پەکی بکەوێت بۆی بە کەیفی خۆی تەراتێن بکە و ببێتە حاکمی مطلق و هەموو کەسێکی عێراقی هەموو ئامانجێکی ئەوەیە کە دەسەڵاتە گرێتە دەستچۆ سەر کورسی مەرکەزیەت جێبەجێ بکە و ئەگەر ئێستا هەوڵمان داوە تا ڕادەیەک حەیدەر عەبادی دەسەڵاتەکانی سنووردار بکەین کەم تا زۆر ئەگەر پەرلەمان نەمێنێتەوە ئەو کاتە بە کەیفی خۆی هەرچی بێوەیکە و ئەوە شێکێکە لە ئامانجەکانی حزبی داوە بەڵێ سوپاس دەکەم دواتەگەڕێمە لای بەڕێزت سوپاس کاکزان ئەگەر بێم لای بەڕێزت سەبارەتەوەی کە ئایا ینی دوای ئەم پەردبوونە کاریگەری دەبێت لەسەر ئایندەی فراکسیۆنە کوردستانیەکان کارکردنیان لە داهاتوو لە پەرلەمانی عێراق لە دوای کە لە دوای وابرا لە دوای جەژنی ڕەمەزان دەست بە کارەکانی بکاتەوە ئومێد دەکەم کاریگەری نەبێ بە هیچ شێوەیەک ئەم مەترسی ئەومان هەیە بۆ منە ڕێککەوتنی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و یەک خستنی فراکسیۆنەکەیان ینی کۆمەڵێک گۆڕانکاری سیاسی هەیە لە خلالی ئەم یەک دوو مانگە ڕوویدایە ترسی ئەومان هەیە کاریگەری هەبێ لە
پرتکردمان لە بەغدا بەڵام چۆن ینی بەس شێوازێک کاکزانە بەت شێوازێک ئەم اتفاق کاریگەریە گوازرێتەوە بەغدا ئێمە بەڵێ بەچ شێوازێک بەڕێز دەڵێ مەترسیستانەیە دوایەوەی کە فراکسیۆنی گۆڕان و مەسەلەن یەکێتی یەک کاریگەریە بێت چۆن بەچ شێوازێک ململالەکان لەگەر فراکسیۆنی پارتی مەترسیەوەمان هەیە کە قوڵتر ببنەوە نەتوانن بێکەوە لەسەر مێزێکدانیشین و گفتوگوی بەردەوام بکەین سارد و سڕێ بکەوێتە نێوانمان یان پێشتر فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی کۆمەڵ هەماهەنگی زۆریان هەبوو لەگەڵ یەکتر ئێستا فراکسیۆنی گۆڕان لەبەر پابندێکی لەگەر یەکێتی نیشتیمانی ناتوانێت بەم شێوێ هەماهەنگی بکە لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵ ئەو مەخاوفانەمان هەیە بەڵام دەبێت زاڵ بین بەسەریان دەبێت جوهدەشی فەوقەلعادە بکەین بۆ ئەوەی ئەم دەردە و ئەم نەخۆشیێکە لە هەرێمی کوردستان هەبوو نەگوازرێتەوە بۆ ئێمە بە ئەرکە نیشتیمانەکەی خۆمان هەستین بەس من دەمێ بگەڕێمەوە سەدەقەیەکی زۆر گرنگ کە برای بەڕێزم کاک مەسعود ئاماژەی پێکرد کورد نەبێتە هۆی پەکخستنی پەرلەمانی عێراق من نازم ئەم زارە بۆ پێم خۆش بوو کورد ببێتە هۆی پەکخستنی هەموو عەمەلی سیاسی لە عێراق دەزانی چۆن لە هەموو قۆناغەکانی تر ئەو کێشە سیاسیانەی کە لە بەغدا دروست دەبوون کورد ئەبووە فریاد ڕەس وەفدی کوردی ئەچۆ بەغدا و لایەنەکان لێک نزیکەکردنەوە لایەنە عێراقیەکان دەینا لە هەولێر و لێرە ڕێک دەکەتن لەسەر شێوازێک کورد دەبووە یارمەتیدەر بۆ چارەسەرکردنی مەشاکلی عێراق ئەو جارە باکورد نەبووە یارمەتیدەری چارەسەرکردنی مەشاکلەکانی عێراق بەڕاستی خۆ ئەگە پەرلەمان بەگەڕ نەکەوێتەوە حکوومەت هەر هەمووی بەرەو شێواوی ڕۆیشت بوو ئەنجومەنی وەزیران نیسابی بە چەند حیلە قانونیەک یاڵە پێێتەوە ئەکرا کێشەی گەورە بۆ حەیدەر عەبادی و حیزبە گەورەکانی عێراق دروستە بوو ئەو جار ناچار دەبوون بێن شاندەکانیان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن و سازش بکەن لەگە کورد و تەنازل بکەن لە زۆشتی خۆیان ئەگەر لەم بارودۆخە ئاڵۆزەی کە ئێستا حیزبە دەسەڵاتدارەکانی عێراق تێدانا کەمێک تەنازولیان پێ نەکەین بۆ داخوازەکانی خۆمان باوەڕتان هەبێت کاتێکە شەڕی داعش تەواو بوو کاتێکە سوپای عێراق بە سەرکەوتووی لە فەلوجە و لە مووسڵ تەواو بوو ئەم معاملەی ئێستا لەگە هەرێمی دەکەن هەرگیز ئەو کاتە بەم شێوێ لێمان قبول ناکەن و معاملەیەکی زۆر تونمان لەگە دەکەن لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسی و لە پەرلەمانی شەروەها بۆ ئێمە بینە فریاد ڕەسی حکوومەتی بەغدا ئەمە ڕاستە وەکو ئینسانیەت تەمەنای خێر و خۆشی بۆ هەموو پارێزگاکان و هەموو وڵاتیان دەکەین بەڵام بەڕاستی ئێمە وەکو کورد لە عملیای سیاسی لە عێراق لە چەند ساڵی ڕابردووە ڕۆژ لە دوای ڕۆژ زەرمان کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ مامەڵی خراپمان لەگەڵ کراوە ڕەنگە هەندێکی خەتای خۆشمانی تێدا هەبێ بەڵام ئەسلی نیەتەکە لە لای بەرامبەر هەیە تۆ بڕۆ هەندێک لە کۆمنتی خەڵکی هاوڵاتیانی باشوور و ناوەڕاست بخوێنەوە لەسەر هەواڵێک کە پەیوەندی بە مووقفی کوردوە بێ بزانێت چ کەڕاهیەتێک و حقدێک دەرئەبردرێ بەرامبەر بە کورد وەکو نەتەوە وەکو هاوڵاتی وەکو هەرێم وەکو ئەحزابی سیاسیمان و ڕەفیقەکانی خۆمان لە پەرلەمان زۆر جاران بە سوحبەت بێیان بەڕاستی بێ هەندێک لەم بیر و بۆستانە دەرەبڕن بالێ گەڕین ئەوان کێشەکە کێشەی کورد نییە خۆ کورد نەبووە سەبەبی پەکخستنی پەرلەمانی عێراق یەکەم جەماعەت کە بووە سەبەبی پەکخستنی پەرلەمانی عێراق جەماعەتی کاک عادل بوو کە ئێستا لەوێ نییە واتە معتەسیمەکان ئەوان یەکەم جار ئاڵۆزیان دروست کرد دوای ئەوانش کوتلەی ئەحرار بەو فشارێکە شەقامیان زوڵاند و دژی پەرلەمان بەکارێنە ئەوان سەبەبی پەکخستنی پەرلەمان بوون خۆ ئێمە وەکو کورد سەبەب نەبووین هەتا بچین چاچەکەینەوە ئێمە لە هەرێمی کوردستان قاز لەسەر قازدا بنیشین با چاوەڕێکەین کەینێ ئەوان مەشاکلی بینی خۆیان چارەسەر کرد توانیان زاڵ بن بەسەر بارودۆخەکەی خۆیان ئەو جا ئێمە بچینەوە نەک ئێمە بچینەوە بۆی ببینە پارسەنگ بۆ لایەک لە دژی لایەکی زۆر باشە زۆر باش دواتە دەگرێمەوە بوو ڕیارەکەمان لە جێی خۆی نەبوو و ئامانزی خۆشی نەپێکە بەڵە سوپاس دەکەم دواتە دەگرم بۆ لای بەڕێزت ئەگەر دەرفەتمان و کاک مەسعود بگەڕێنەوە بەغداد سەبارەت بۆی کە کاکزانە باسی کرد سەبارەت بە ئایندەی فراکسیۆنە کوردستانیەکان دوای یەکگرتنی مەسەلەن لیستی یەکێتی نیشتیمانی بزۆتنەوەی گۆڕان سەبارەت بۆی کە زۆر بە کوتی قسەکەی یەک دەگرن کاریگەریشی دەبێت لەسەر پێکەوەبوونی فراکسیۆنە کوردیەکان لە بەغداد مەسەلەکەی یەکگرتن نییە مەسەلەکە دروستبوونی تلافێکە تەحالوفێکە هێشتا چوارچێوەکەی ینی من تا ئێستا نەمزانیەوە چوارچێوەکەی داڕێژرا بێ و خۆ هەرە بێ بە نووسرا و ئالێتێکی بۆ دابدرێ ئەوەش ئێمە ئەو هاوکارانەمان برادرانمان کە وەفدی
هەردوو لە کۆمیتەی هاوبەش هەیە کە بڕیاروایەکێک لەوانەوە سەرکردایەتی هاوبەش دروستکرێ و ئێستاش ئەو وەفدەی کە نوێنەرایەتی بزودنەوەی گۆڕانەکە لەگەڵ ئەوەی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان خەریکی وردەکاریەکانن و هەر کاتێک ئێمە فراکسیۆنی حزبێکین هەر کاتێک ئەو بڕیارە دراوە لەسەر ئالێتەکان ڕێکەوتن ئەوە دروستە بێ بەڵام من تەسەور ناکەم بە پێچوانی کاکزانە بیرەکەمەوە تەسەور ناکەم دروستبوونی ئیتلافێک یا فراکسیۆنێکی هاوبەش ببێتە مای ئەوەی کە ئێمە لە بەغدا هەڵوێستەکانمان جیاواز بێ یاخود ئەو حساسیەتی لە کوردستانی بێتە بەغدا بە پێچوانەوە ئێمە لە 2 ساڵی ڕابردووە داوامان کردووە لە بەرپرسانی هەرێم کە بتواندرێت تەجروبەی یەک هەڵوێستی کورد لە بەغدا فراکسیۆنە کوردەکان لە بەغدا بگوازینەوە بۆ هەرێم و چاو لە ئێمە بکەن لە مەسلەی هەڵوێستی و ڕەچاوکردنی بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی ئومێدەوارین بە پێچەوانەوە ئومێدەوارین ئەم ڕێکەوتنە سیاسی نێوانێکێتی نیشتیمانی و بزودنەوەی گۆڕان ببێتە مایەی سەقامگیری ببێتە مایەی بژانەوەی ژێرخانی ئابووری ببێتە مایەی بەگەڕخستنەوەی پەرلەمان و زۆر باشە ئێستا حکوومەتەکەشمان مەشلولە ئومێدەوارین هەمومان پێکەوە چونکە ئەمڕۆ هەم عێراق و هەم ناوچەکە بە قۆناغێکی زۆر هەستیاراتی پەڕێ و بۆ کورد فرسەتێکی زۆر مێژووی زۆر باشە کاک مەسعود یەک ڕیز بین یەک هەڵوێز بین بەڵێ زۆر بە کورتی لە ماوەی خولەک سەبارەت بۆی ئایا دانیشتەکانی پەرلەمانی عێراق بۆکەی دواخرەوە بە دیاریکراوەکەی دانیشتەکانی دەست پێ دەکاتەوە زۆر سوپاس دەکەن بە کورتی باسیەوە پێم وابێ لەسەر ئەرزی واقع خۆی عوتڵەکەمان یەک مانگە تا کۆتایی مانگی 6 پێم وابێ ئەمێنێتەوە دوای جژن لە دوای جژنی ڕەمەزان دانیشتەکانی پەرلەمان دەست پێکاتەوە و تەسەورەکەم ینی ئەو معلوماتی کە هەندێک لەو هاوکارانمان کە لە معتەسەمینن ئەوانیش ناچارە بنبێنەوە بەشداری دانیشتەکان بکەن. سپاس دەکەم کاک زانە زۆر بە کورتی دەقەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کەم جارە کورد مەسەرەن بووە بە هۆکاریەوەی کە دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکاتەوە بۆ دوایان پشووە کورتی بکە کە جارێکی ئەو هەڵەیە دووبارە نکاتەوە زوو نەگرێتەوە بۆ بەغداد ئەگەر نەتوانرا ڕێژەی یاسایی بەبێ کورتاوە بکرێت. زۆر سپاس دەکەین. یەکەم من داوا دەکەم حیزبە سیاسەکانی کوردستان مەساحەیەکی زیاتری ئازادی بدەنە فراکسیۆنەکانیان با فراکسیۆنەکان کە لە ناو واقعەکەدان ئەوان بڕیاری لەم بابەتە بدەن گەڕانەوە یان نەگەڕانەوە بەشداریکردن یا بەشداری نەکردن و حیزبە سیاسەکانی کوردستان پێویست ناکە بستە ژێر فشاری وڵاتانی دنیا و هێزە ئیقلیمیەکان کە داوان لێ دەکەن ئەم کارە بکەن یا ئەم کارە نەکەن هەموو جارێ ئەم فشارانەکە لە کورد دەکرێت با ئەو فشارە لەلانی بەرامبەر بکرێت جارێکیش بۆ هەموو جارێ لە کورد بکرێت. بەم شێوەیە کورد ئەگە فراکسیۆنەکان لە بینی خۆیان لە گفتوگۆدا بن زۆربەی جا بڕیارەکانیان دروست دەرەسێ بەڵام کاتێک کە حیزبەکان تەدەخولەکەن فراکسیۆنەکان بڕیارەکانیان لەدەست دەرەسێ و بڕیارەکان نابەدڵ دەبێ و وەکو ئەم جاری لێدێ. هیوادارم ئەم هەڵوێستە دووبارە نەبێتەوە و ئەم کەم و کوڕێ پڕ بکرێتەوە بە هەڵوێستی تر هەرچەندە کارتێکی فشارمان لە بەڵام دەرفەت مایە بۆ ئەوی لە داهاتوو لە دەستپێکردنەوەی کۆبنەوەکانی پەرلەمان قەرەبی بکەینەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەرز زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ کاک مەسعود حەیدەر ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشان لە بەغدادەوە لەگەڵ ماوە زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.